شوێنەوارە کۆنەکەی شاری ئاشور لە عێراق لە ساڵی 2003دا خرایە سەر لیستی کەلەپوری جیهانی یونیسف. ئەم شارە لەلایەن ئاشوریەکان دروست کراوە کە ئەو دەمە لە ئیمپراتۆریەتی بابلیەکان جیابوونەتەوە و لە باکووری مۆزۆپۆتامیا نیشتەجێ بوون کە ئەوەی ئێستا عێراقی هاوچەرخی پێڵێن. شوێنە کۆنەکەی ئاشوریەکان لە 3 دەرگای سەرەکی پێکاتووە: شارە چوارگۆشەکە و ئەو ڕێرەوە ژێرزەمینیەش کە پێی دەوترێت زەقورە و گۆڕستانی شاهانە. بوابة تعبيرة دەرگای تابیرە کە بەوەتای ئاڵتوندیە تایبەت بووە بە گواستنەوەی کەلوپەلی گرانبەها. پێشی دەوترات ڕێگای شاهانە کە ڕێگایەک بووە هەموو کەس ڕێگای پێ نەدراوە جگە لە شا کەسایەتی ناودارەکان و خاوەنددارەکان. ئاشوریەکان هێزێکی سەرشی خۆرهەڵاتی کۆم بوون لە ساڵەکانی 600 بۆ 900 پێشزاینی. مدينة أشور هي المدينة الدينية للأشوريين. شاری ئاشور شاری ئاینی ئاشوریەکان بووە، مەبەستمە ئاشوریەکانش پایتەخت و شارێکی سیاسی و ئاینیان هەبووە. پایتەختە سیاسیەکەیان نەمرودی ئیستایە. پایتەختە ئاینیەکەیان 4 تا 5 کیلومتر لە خوارەوەی شەرگاتە. پایتەختی ئاشوریەکان کەوتوتە سەر ڕووباری دیجلە و دەشگەڕێتەوە بۆ 3000 ساڵ بەدەزین. لە شارەکەدا یەکێک لەو بینایانەی هێشتا بە پێوە ماوەتەوە و پێی دەوتێت زەقورە. کاری ئەو شوێنە لە سەردەمی خۆیدا هێشتا ناڕوونە. الزقورة اللي هي يقال انها كانت معبد. زەقورە هەندێک پێ دەڵێن کە پەرستگاو بووە و هەندێکی تر دەڵێن کە شوێنی چاودێریکردن بووە. لەوێوە چاودێری کەشتەکانیان کردووە لە پایتەختە سیاسیەکەوە بۆ پایتەختە ئاینیەکە. لە نێو گۆڕستانی شاهانە 3 پاشای ئاشوریەکانی تیانێژراوە. ناوچەکەش شرگات و شوێنەوارە دێرینەکانی بەردەوام شوێنی گەشتیار بووە بۆ خەڵکی ناوچەکە و گەشتیاری بیانیش. يقارب من 2002 لم تعد هناك سواح يأتون إليه. لە 2002 گەشتیار بۆ ئێرە نەما. بەڵام بەردەوام خێزانەکان لە شەرگارتەوە بەردەوام هاتوون بۆ بۆنەکانی جەژن و سەیران. پێویستە گرنگی بە وۆژانەوەی کەلەپوری عێراق بدەین. ئەم شوێنەوارە دێرینەی عێراق دەوڵەتی ئیسلامی داعش لە ساڵی 2014دا دەستی بەسەرداگرت و زۆر لە شوێنەکانی ڕووخاند تاوەکو حکوومەتی عێراقی لە مانگی نۆی 2016دا دەستی گرتەوە بەسەریدا.